ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. عەزیزان، بەرەوپیری وەرزی بەهار، یەکەم ڕۆژی بەهار و هەروەها نەورۆز ئەچین. نەورۆز لە زۆر وڵاتی دنیا لە ڕێزی لێچێت. ئەو وڵاتان ڕێک لەو وڵاتانە وەکو یەکەم ڕۆژی ساڵی نوێ خۆیان ئەو ڕۆژە ڕێزی لێگرن، لە بڕێکی تر هەروەکو بۆنەیەکی کولتوری و سروشتی ڕێزە نەورۆزەگرن. نەورۆز لە کوردستان زۆر ڕێزی لێگیراوە، بەدەیان شێعر و سرود و هۆنراوە بە بۆنەی نەورۆزەوە دانراوە. ئەو ساڵ نەورۆز لە شەرایەتێکە لە هەلومەرجێکە بەرەوەچێت کە شۆڕشی ژینا لە ئارادایە. هەشتا شۆڕشی ژینا هەر بەردەوامە. نەورۆز هێشتا دەستی پێ نەکردەوەی بە بەرەوپیری نەورۆز دەچین، بەڵام نەورۆز لە زۆربەی وڵاتەکان لە زۆربەی شوێنەکان ڕێزی لێگیری. بەتایبەت لە کوردستان ئێمە ئەبینین کە کچان و کوڕان و گەنجان و هەموو چین و چێژەکان خەریکن بەرەوپیری نەورۆز دەچن و بە جلو بەرگی ڕەنگینەوە ئەوە خەریکن ڕێزی لە نەورۆزەگرن. بۆم بابەتەی ئەمە میواندارەتی بەڕێزان دکتۆر لەیلا مرۆتیمان کردووە کە پسپۆڕی زانستە سیاسیەکانە، هەروەها داوامان کردووە لە بەڕێزیش کاک حەمەی خاکی کە ڕۆژنامەوان و شۆڕەکاری سیاسیە بەشداری ئەو بەرنامەیە کات. بەڕێز لەیلا بەخێر بێن بۆ بەرنامەیە. کاک حەمەدیان ئێوەش بەخێر بێن بۆ بەرنامە. زۆر سپاس، سڵاوتان عەرز دەکەم. زۆر زۆر مەمنون. پێم خۆشە لە کاک لە لەیلا خانمەوە دەست پێ بکەم. کاک حەمە بە ئیجازەی خۆتان، لەیلا خانم هەروە لە پێشێکەکە باسم کرد ساڵی تازە زۆر بە گەرم و گوڕی خەریکا چێتە پێشەوە و ئەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دەنگێکی هێزگا زۆریشی داوەتەوە. من پێم خۆشە ئەگەر بکرێ نەورۆز دوای بزوتنەوەی ژینا، یعنی هەرچەند ئێمە هەر لەناو بزوتنەوەی ژیناین، بەڵام لەو بابەتەوە قسەی بکەن جا دوای بینە سەر پرسیارەکان. سلااو ڕێزمێ لە خزمەتیەوە میوانی بەڕێز کاک حەما و هەروە بینەرانی بەڕێز. نۆرۆزی ئەمساڵ بەڕاستی جیاوازیەکی تایبەتی هەیە لەگەڵ نۆرۆزی ساڵانی پێش و بەهۆی ئەو شۆڕشە و بزوتنەوەی کە لە کوردستانە شکلی کردوێتە واوی ئێرانی گرتۆ بزوتنەوەی ژینا. جیاوازیەکەی لەوەیە کە ئەوڵەن خانەوادەهایەکی زۆر بەداخەوە داخدارکران کوردستان شەهیدی زۆری داوە، لەگەڵ ئەوەیشە کوردستان تەجروبەیەکی نوێی بوو لە بزوتنەوەی ژینا. ئەو تەجروبەی کە نیشانیدا کە یەک گرتوویەک لە ناو خەڵکی کوردستانە هەیە، یەک گرتوویەکە لە ڕۆژی ئەمەڵا لە بزوتنەوەی ژینا، هەر لە ڕۆژی ئەوەڵ لە دوای شەهیدبوونی ژینا بە شێوەیەک شکلی گرت و تا بە ئیمڕۆ حتا لە قاڵبی نەورۆز و مەراسم و کولتۆر و فەرهەنگ بە شێوەیەک نیشانە درێت. بابەتی دووەمی ئەو تەئسیرەی بوو کە ئەو بزوتنەوە لەسەر خودی ئەم نەورۆزە داینا، بەو واتە کە خەڵک پیان وایە ئەو کۆڕە ئەو شایەی کە بۆ ئەو نەورۆزە ئەیگرن ئیدامەی ئەو بزوتنەوە، ینی ئەوە شتێکی گیانیە لەگەڵ ئەو بزوتنەوە، هەرچەند کە خەڵک بۆ خۆشیان نەزانن خەڵکی کوردستان هێشتا بە شێوەیەک ئازادارن، بە شێوەیەک هێشتا هەر خەمباری و جوانانن و خەڵکن کە لە دەستران. بەڵام لەگەڵ ئەوە هەر بەهۆی ئەو کولتۆر و فەرهەنگەی کە هەمانەوە هەر باوە بەوەی کە ئەو بزوتنەوە لەگەڵ نەورۆزا پەیوەندیەکی هەیە، ئەو خەم و شاییان بێک و تێکەڵ کردە خەڵیانی هەم خەم هەم شادیان بێک و تێکەڵ کردە و بەنەوە ئەک خەریکە دژایەتی خۆیان بەوە نیشانن، یعنی بە ڕەفتارێکی مەدەنی، ڕەفتارێکە لە قاڵبی هەڵپەرکێ، لە قاڵبی سرود و گۆرانی کوردی نیشانێدرێەوە. گەلێکیانە ئەو یەکگرتوویە بە شێوەیەکی کە دووبارە نیشان بنەوە هەم بە حکوومەت هەم بە خۆیان و هەم باسازیەکی کەن ئەو بزوتنەوە کە لە جێگایەکە بەداخەوە منفعل بوو. بەڵێ زۆر سپاس کاک حەما. هەروە لەیلا خانمیش ئاماژەیان پێ کرد مەسەلەی گیانبەختکردنی بەشێکی زۆر لە شۆڕشی ژینا لە گەنجان و لاوان و
لە خەڵک کە یا ئەعدام کراون یا لە جەریانی شۆڕشاگیانیان بەخت کردووە ئەوە بۆ خۆی مۆزوعێکە لەم نەورۆزدا بەڵام ئەگەر هەر ئاور بدەینەوە بۆ نەورۆزەکانی پێشتر ئەوە 16 مانگی مارس توشی هەڵەبجەیە و ئەو کاتەیە کە هەڵەبجە شیناباران و لەو جەریانی و شینابارانە زیاتر لە 50,000 هەڵبجیانیان بەخت. ئێمە نەورۆزی خوێناوی شاری سنەمان هەیە دیسان هەر خەڵکێکی زۆر خوێناوی و ئێستش لە نەورۆزی ژیناین کابینین هەر جەماعەتێکی زۆر لە بنەماڵەکان حەزێکبارن. پێم خۆشە لەم بابەتەوە کەمێک زیاتر قسە بکەین ئایا تەسیراتی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێوێ پشتین بەر بەخۆشی خەڵک بێت چەند توانیوێتی سەرکەوتوو کرد کە ئەو کارە منیش لە پێشە سلااوتان ئەرز دەکەم ئیجازە بدەن کە نەورۆز لە لەیلا خانم و لە جەنابەت کاک مەحیە ئازیز و هەروە لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پیرۆزبایی کەم هیوادارم ساڵێکی خۆش بۆ هەموو لایەک بێت. ڕاستیەکەی ئەوەیە کە نەورۆز گرنگیەکی وای پەیا کردووە هەر گرنگ بوو هەر ئەهمیەتی بوو هەر قورسایەتی بوو هەروەکو خۆشتان ئیشارەتان فەرموو لە 9 تا من 20 تا 11 وڵاتیش جەشن ئەگرن لە بەشێکی ئاسیای میانە لە ئالبانی و دێتەوە لای خۆمانوانە وەختێک تماشایەکەی ئەم هەرچیەک هاتوین نەورۆز وەکو پێناسەیەک لە تەمایز لە جیایی لەگەڵ شتهای ترە هەر وەکو شناسەی ملەتێک یا کولتورە یا فەرهەنگێک هەرێکیان بووە بە زۆر مەسەلەن لە ژێرباری ئیسلامی سیاسیە یا لە ژێرباری ناسیۆنالیزمێکی ئفراتی دەسەڵاتدارە هینی بکەن خەڵکەکە جیالەوە لە باری فەرهەنگ و هونەر و ئەوانەوە ڕنگدانەوەیەکی یەکجار زۆری بووە نەورۆز لە شێعرا لە ئەدەبیاتە لە موزیکا لە کاڵچرا لە هەموو ئەوانە لە ڕۆمانە لە فیلمە لە زۆر شتە بەڵام ئێستا بەخۆشیەوە بەهۆی گشتگیری ئەو بۆنەی نەورۆزی کە نەوعێک جیاییە لە حکوومەت لەو کەسانەی کە سعادەت و ڕەفاه و ئازادی خەڵکیان ناوێ نەوعێک مەرزبەندیشە لەگەڵیان ئەوەیە کە ئەوان هەرێکیان بووە بە بیانووی مەسەلەنەوە ڕەمەزان دێت هەمزەمانە یا ئیسلام لەگەڵ ئیسلام بە تایبەت ئیسلامی شیعە بە دەلیلی سینە زەنی و ڕەنگی ڕەش و هەموو ئەو شتانە کە ئێمە خۆمان نەزانین عەزاداری دشمنایەتی لەگەڵ شادی و لەگەڵ خۆشی و لەگەڵ هەڵپەڕکێ و لەگەڵ بەرابەری ژن و پیا و لەگەڵ هاتنەمەیانی ژنا هەیە ئەمانە ئەساسەن دژی ئەو شتە بووە بەو دەلیلە من پێم وایە بەو هۆوانەوە کە قورسایەتیەکی زیاتری پیا کردووە و ناتوانن پێشی پێ بگرن و شتەیەکە گشتگیر بووە هی هەموو سن و تەمەنێکە هی هەموو ناوچەیەکە بە دەوڵەمەن و فەقیرەوە بە هەژار و فەقیرەوە بەشداریتیاکەن دیارە بۆ بەشێکی کۆمەلگا قورسە بەڵام ئەگەر کورتی کەمەوە نەورۆز توانیوێتی هیوا و ئومید بە دوا ڕۆژێکی خۆش بەوەی کە شەو ئەڕوا بەوەی کە تاریکی ئەڕوا بەوەی کە سەرما ئەڕوا بەوەی کە ئستبداد و اختناق ئەڕوا و ئازادی دێ خۆشی دێ سەوزی دێ و بەهار دێ من پێم وایە ئەوە لەگەڵ ڕۆحیەی بەشەریشا دێتەوە. زۆر سپاس لێدا خانم ئایا واقعاً ئەو خۆی باسیش کراهانەکە هەمش ئاماژەی پێ کرد ئەمە دەتوانین بڵێن بە مانایەک کۆماری ئیسلامی لەباری کولتوری و فەرهەنگی و شکەستی خواردووە و ناتوانێت بربەرەکانی بکات لەگەڵەوەی واخریکا ئەچێتە پێشەوە لە کوردستان. من پێم وایە جمهوری ئیسلامی نەتەنها هەر لەم نەورۆزە لە دوای بزوتنەوەی ژینە بەڵکو پێش لەوەیشە لەو بابەتەوە شکەستی خواردانی گەورەترین جێگای مبارزە و شەڕی خەڵکی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامی لە ناوخۆیەکی کوردستانە ئەرسانەکەم با تۆجبەوەی کە خەڵکی مەدەنی بوون بە نەیانتوانێ بەرحاڵ حزبێکی سیاسی لە ناوخۆ دروستکەن یان نەیانتوانیە فعالیەتێکی سیاسی زۆر مشخص و جیاوازیان بێت بە شتێک کە بتوانێت لە ئیدامەی و بزوتنەوەیان نابێت ئەوەی کە خەڵک لەسەری متەمەرکز بوون
باسی کولتور و فەرهەنگ بووە، باسی گۆرانی کوردی بووە، باسی مەراسماتێکە لە کوردستانە بەرەو پێش ڕۆشتەوە، شاید بێژم گرنگتر لە گشتیان خودی نەورۆز بووە بە لە توولی ساڵیانی ساڵا جمهوری ئیسلامی گەرەکی بووە هەم لە تەریقی نەهاتایەکە لە کوردستان دروستی کردە، بەخشی مەسەلەن بۆ نمونە نەمایەندەگی وەلی فەقیهی بووە، نەمایەندەگی فڵان گروه و فڵان جەریانی سیاسی بووە، زۆرشی تەلاش کردە کە بتوانێت لە ناو خەڵکان نفوس پیدا کاتیا هەم بە تەشویق هەم بە تەنبیهکاریی بووە. بە هەر حاڵ ئەو شرایطە ئیجاد کاکە دەسەڵاتی خۆی لە کوردستان زۆرتر کایە گەرەکی بووە ئەو دەسەڵاتەی کە نیازی بووە لە کوردستان ببێ بە هیچ وەخت نەیتوانێت بەدەستی بێنێ ئەم دەفە بە زۆر ئیجادی کا، بەڵام لە واقعیەتە شکستی خواردا. بۆیە ئێمە ئەبینین هەر لە چند ساڵ پێش تا بە ئیمڕۆ خەڵک لە کوردستانە بە هەر بەهانێک بە هەر دلیلێک شرایطێکیان کە بینیە بتوانن ئێترازی خۆیان، ناڕزایەتی خۆیان، دژایەتی خۆیان بەرابەری کۆماری ئیسلامی نیشان بن، خەڵک لەو فرسەتەی ئیسفادەیان کرد. لە نۆرۆز باشترین فرسەت بووە چون هەم کەمترین هەزینەی بۆ خەڵک بووە، هەم ئێمە ئەبینین خەڵک بە سوورەتی چۆن جەمعێکی زۆر، جەمعیەتێکی زۆر خەڵک بە کۆمەڵ لەوێ حوزوریان بووە. بە سوورەتی سنەتیش نەورۆز بۆ کوردستان ئەهەمیەتێکی تایبەتی بووە. و مەسئلەی دیکە ئەوەیە کە ئەبینین حکوومەت زۆری تەلاش کردە بە تایبەتەوە ئیدۆلۆژیە مەسەبیە خۆ و ئیدۆلۆژی کە باوەڕی پێ بووە، حتا لە تەریقی نەهاتای ئاموزشی، لە تەریقی مکانیزمی تەشویق تەنبیه، حتا وەختی ئەڵێم تەنبیه بۆ نمونە قوبەی قەزایەتی نەهاتایەکە مجری بێ ئەو ئەوامرە هەنگەرێکی بۆ بە شێوەک ئەو شتێکە خۆی گەرەکی بووە حاکمی کە، بەڵام نەیتوانیە چون خەڵک لە کەمترین هەزینە بە کەمترین هەزینە سەیان کردە مەسیری خۆیان ببەنە پێشەوە. نەورۆزێکێک لەو شتانە بووەکە تا بە ئیمڕۆ موافق بۆ بەتایبەت لە دوای بەزوتنەوەی ژینە زۆر باشتر بە کاریگەرتر بووە نیشانیدات کە ئەتوانێت بێ بە مەسیرێک لە کوردستانە بۆی کە خەڵک ناڕزایەتی خۆیان زۆرتر نیشان بن. بەڵێ زۆر سپاس. کەحمە خۆ هەر جمهوری ئیسلامی نییە، ئێمە هێزی سیاسی تریش یا هێزی ئاینی تریشە بینین کە بە نوعێکەوێ بەر بەوە بگرێت. پێشتر لە گەشایی لێ بکەین سەلەفیەکان جەرایاناتی سونە و شیعە لە هەموو شوێنە بە نوعیانەوێ لە بەرامبەر نەورۆزا بێستن. هەندێکی لایەنی سیاسیەکەی هەیە، تەبعەن ئێمە حتمەن باسی ئەوە یەکەین کە چەندێک مربوطە بە داخوازیەکانی خەڵکی کورد و مەسەلەی کورد دێتە پێشەوە، بەڵام لە لایەکی تریشۆ جیاوازی هەڵسوکەوتی خەڵکەیە، لیباسی ڕەنگی جۆراجۆر هەیە. ئایا ئەوان چێنێتوانییانە لەم بابەتەوە وەفەق بن و بتوانن بەر بە جەژنەکانی نۆرۆز بن؟ خەڵکیان ترساندووە بە بەهشت و بە جەهانم و بە ئەو دنیاوە لەو شتانە، ئەوان چێنێتوانییان لەو بابەتەوە سەرکەوتوو بن؟ هەر لە درێژەی قسەکانی دکتۆر لەیلا کە بە دروستی ئشارەیان پێ کرد، من پێم وایە ئەمە شەڕێکی فەرهەنگیە، شەڕێکی کولتوریە، بەرابەر یەک وێساون لەلایەک بەرەی خەڵکن یا بەشێکی زۆری خەڵکن کە هەرێکیانە ئازادیان بێ، ئازادی تاکە کەسیان بێ، ئازادی پۆششیان بێ، بەرابەری ژن و پیاو بێ، لەگەڵ شادین، لەگەڵ خۆشین، لەگەڵ موزیکن، لەگەڵ ئاورن، لەگەڵ ڕۆشنایین، هەموو ئەوانە ئەگەرێ بۆ تماشایکن لە ساڵەکانی ڕابردووە، گەر تماشای سەیری تەحوڵاتی نەورۆزیش بکەیت، نەتەنها فقط لەباری مەسەلەن تەقەمەنی یا ئێستا سوشیال میدیا هاتە یا درۆن هاتە ئەتوانێت ئەو تەسویرە باشانەی لە نەورۆز بگرێت کە جاران ئیمکانی نەبوو ئێمە بیبینین لە شوێنێکە کە خەڵک وا کۆوە بێتەوە. چه ئەو کەرەستەی کە بەکارێبن، چه ئەو کەرەستەی ڕاگەیاندن و فیلمبەرداری و هەموو ئەوانە ئەساسەن ئەیرات شەڕی دوو بەرەیە، کێشەی دوو بەرەیە. مەسەلەن لە دەورەی سەڵتەنەتا دای بنێن چونەوان کێشەیەکی بنەڕەتیان لەگەڵ نەورۆزا نەبوو، حکوومەتیش خۆی ئەیگرت، بۆنەکە ئەوە سیاسی نەبوو، ڕەنگە لە کوردستان ڕەنگهایەکی بگرتایە لێرە و لەوێوانە. بەڵام لە کۆماری ئیسلامیە لەم 45 ساڵە خەڵک شادی پێخۆشە و عەزای پێخۆشە. ئەو خەڵک بۆ سینەزەنیە بە خەڵک پێخۆشە بچێ بۆ شادی و بۆ هەڵپەڕکێ. ئەو دژی موزیکە، ئێژێ موزیک حرامە، خەڵک عاشقی موزیکە و عاشقی گۆرانیە و هەموو ئەوانە بەشێک لە ژیانی خەڵکە، بەشێک لە ژیانی خەڵکە. ئەو هیوا، ئەو بەرابەری ژن و پیا و ئەو ڕەنگی ڕەشەکە ئەو هەرێکیی بەسەر کۆمەلگا دایسەپێنێ، ئەو ڕەنگا ڕەنگیە
کە لە کوردستانە هەیە یان لە شوێنەکانی ترە ئەمە شەڕێکە جا ئەمە تەنها دەسەڵات نییە کۆماری ئیسلامی بەشی کۆنەپەرستی ناو کۆمەلگایش چه ئیسلامی ئفراتی بێ چه سەلەفی بێ چه هەر جەریانێکی تر بێ بە هەر بۆنەیەکی ترەوە لە دژی ئەوەن ئەساسەن ئەمە شەڕێکی گەورەیە کە لە نەهایەتیشا سەرنوشتی خەڵک ڕقم لێ بە باوەڕی من ئەویش ئەوەیە ئایا شادی بەسەر خەمە پیرۆزە بێت ڕەنگی بەسەر تاقە ڕەنگێکی ئەویش ڕەش بێت سەرکەوتووە بێت هیوا و ئومید سەرەکەوێ یان نائومیدی و دپرەشن و ئەو جۆرەشتانە ئەو هەرێکێتی بەسەر خەڵکە دایسەپێنێ ئەمن پێم وایە ئەمانە گشتیان بەرەی بەرابەری نەورۆز بەرەی ئەو کەسەی کە هەرێکێتی دژی ئەو شادیە خەڵکە یەک بەرەیە جا چ لە دەسەڵاتە بێت چ لە ئۆپۆزیسیۆنا بێ بە بەهانەهای جۆرا و جۆریش ئەیکەن ئای ئەوە مەسەلەن ئێمە عەزادارین با نەیکەین ئای ئەوە ڕەمەزانە با نەیکەین ئای ئەوە ئێمە مەسەلەن حەڵەبجە ڕوویدا بۆچی بچین ئەو کارە بکەین گوردانی شوان وای لێ هات بۆچی بچین منزورم ئەوەیە کە ئەوان بۆ بەهانەهایەکە گەڕێن کە بڵێن دانەیەکی بڕێکیشانە ئاشکراڵێن ئەڵێن نەورۆز جەژنی کافرەکانە جەژنی بێدینەکانە جەژنی ئێمە نییە من سخۆڕانی مەلام بیستووە لەم لاولەولا و مەلا داعشیانە ئاوا قساکەن ئەوەیە کە بەخۆشیەوە لە جوغرافیای کوردستانی کارم بە باقی شوێنەکانی ئێران و ناوچەکە نییە نەورۆز هەر ساڵێک لە ساڵی پێشتر زیاتر پەرەی سەردووە لەباری جغرافیایی زۆرتر بووە خەڵکێکی زیاتر بەشداری کردووە و بە تایبەت دەوری ژنان ئەو هەموو ژنە جوانە ئەو هەموو ژنە گەنجە ئەو هەموو ڕەنگە کە ئەیبینی نیشان ئەدرێ هەر ئێستا ئەو بەرە شکستی خواردووە بەڵام شکستەکەی ئەعلام ناکا خەریکە هەر مقاومەتە کاوانە و ئەم بەرە بەخۆشیەکی زیاتر بە ئومیدێکی زیاتر بە تعدادێکی زیاتر بە سرودێکی زیاتر بە گۆرانیەکی زیاتر بە ڕقسێکی زیاتر حتا بە دیزاینێکی لەباسی زیاتر و جۆرا و جۆر سەرکەوتنی بەدەستێناوە بەڵێ هەرە باسی وایەستەکە هەمە ئاماژەی بۆ پێکرد لەیلا خانم ژنان ئەسڵەن هەر بەپێی ئاین هەر هەمیشە ژێردەست بوون و هەڵاوادن بەرابەریان زۆر کراوە و ئەبینین دەوری ژنان بە تایبەت لەم نەورۆزەی ئەو ساڵدا زۆر دیارە بە نوعی لیباسکردنە بەریان بنەوەی کە هەتاکو پێیان کراوە توانیویانە و لە چوارچێوەی ئەو کولتوری خۆشیان نابووە هەوڵیان داوە کەمتر پۆشش بدرێت بە لیباسی ڕەنگاوڕەنگ و جوانتر و خۆشیان نیشان داوە و دەوری زۆریشیان بووە ئەمە چەندێک پەیوەندی هەیە بەوەی وای ئێستا ئێمە لە شۆڕشی ژینا ئەیبینین و دەوری ژنانمان بینیوە بەشێکی زۆر بەشداریان کە چەندێک تەئسیراتی ئەو شۆڕشی ژینایە لەسەر ئەو نەورۆزەی ئەو ساڵ لە بابەت مەسەلەی ژنانەوە کاک مەحیەکەی ئیجازە بن چون ئشارەتان بۆ بەحسی سەلەفیەکان و ئیسلامی سیاسیە کرد ئەگەر کێشێک نەبێ من ئالێرە تەوزیحێک بم فرسەتێکی لەسەر سوالەیە دوای چینە سەر سوالەکەی سەمەترەحتان کرد تمشاکەن ئەو باسی ئیسلامی سیاسی یا باسی سەلەفیەکان ئەوانەیەک لە کوردستانە چەندێک بەرحاڵ حوزوریان هەیە یا ئەوان بە دژایەتی بە فەرهەنگ و کولتۆر و ئەو نەورۆزی کوردستان چی ئەنجامان من ئالێرە پێم مهمەکەیەکی دووشت ئەرزکەمە خزمەتتان دەنگیم نەبیستن یانە دەنگیم نەبیستن بەڵێ دەنگ دەبیستین بەڵام ئێوە تەسویرتان نەماوە لەیلا خان مەگەرەکرێ بێ زەحمەت تەسویرەکەتان بێننەوە یەک لەحسە باش من احتمالاً تەسویرەکەتان لا چوە بەڵێ ئێستا بەڵێ ئێستا باش من ئشارێک بۆ لە ئەسڵا سەلەفیەکان داعشیەکان یا ئەو بیرۆڕاکەم کە لە کوردستانە زۆر کەمڕەنگ شکلی گرتە بەڵام وەکو مەترسیەکی شەشە ئێمە بیناسین ئەگەر چاوێک لە خودی کوردستان کەین لە کولیەت یا کوردستان لە ساختاری خۆیان ساختارێکی سێکولاری بووە هەرچەند ئێمە ئەبینین ئیسلامێکی شاید بڵێم زۆر میانە ڕۆ لە کوردستان کە زۆر کەس پیانەوەتەوە ئیسلامێکی کوردیە لە کوردستانە هەر بە سوورەتی سنەتی بۆ خەڵکی مەدەنی بەرحەڵ باوەڕیان بۆ نەوە ئیسلام میانە ڕۆ بووە لە کوردستان یعنی چون
ڕوانگەی خۆی کوردستان ڕوانگەیەکی سێکۆلار بووە بە سوورەتی کولی ئەمە بینین ئەوانەی کە وەکو گروههای ئفراتی ئەوانەی کە وەکو ئیسلامی سیاسی ناسینجا لە قاڵبی سنیەکەی ئەوانەی کە بە شێوەیەک باوەڕیان بە فەرزەن ئیخوان موسلمینی سەحتا ئیخوان موسلمین شاید بێژم کەمتر لەوانەی کە ڕادیکال بووە یا مثلا گروهایەک وەکو داعش وەکو سەلەفیەکان وەکو ئەو گروپانەی کە حتا لە باشووری کوردستانیشا زۆر نەقش و هێڵیان بووە لە خودی کوردستانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمانە جێگایەکیان نەبووە بەڵام بە چەند هۆ ئەمانە توانیانە حرەکەتکەن دانێکی باسی دەنگتان نابیسم کاک بڵێ ببەخشە قسەکەت قەتعەکەم بۆچی دەوریان نەبووە بەتایبەت لە کوردستانی ئێرانە بۆچی مەسەلەن ئەو جەریانە سیاسیانە دەوریان نەبووە کارەکەی چی بووە چەند هۆی هەیە دانێکی ئەوەیە ئەمان لەباری ئیدۆلۆژیک بە شێوێک خۆیان لە پەیوەندی لەگەڵ ئیسلامی سیاسی بینن ئیسلامی سیاسی وەختی کە قسەی لەسەرەکەین هەم ئیسلامی شیعەیە هەم ئیسلامی ئەهلی سونەتە جایسە لە جێگایەکە ئەمانە ئەبن بە دوو شاخە لە یەکترین جیا ئەبنەوە بەڵام لە ڕوانگای کولی لە مەبنای فکری و تئۆریکیان ئەمانە باوەڕیان بەوەی کە حکوومەتێکی ئیسلامی جامەیەکی ئیسلامی حاکمێکی ئیسلامی ئەشێ حضوری بێوە ئەو کۆمەلگا بەو شێوەی کە خۆی گەرەکێتی ئێدارەکە هەرو بەهشتە کە باسان لەسەر قسە لە جەحانمی کەکەن و لە بەهشتێکەکەن کە وەزیفەیان وایە کە ئەو خەڵکە ببەنە بەهشت و لە ڕوانگەی خۆیان وەخۆ لە عینی حاڵیشە ئەمانە ڕقابەتیان لەگەڵ ئیسلامی شیعە هەیە و ئیسلامی ئینقلابی ڕادیکاڵی سنیە کە لە کوردستانە خۆ بەخشێکی چون سنین ئەوانە لە کوردستان هەن بە بەخشێکیشیان خۆ ئەبینین ئەو ئیسلامی ڕادیکاڵی فارسە هەرە و انقلابی ئیسلامی کە پیرۆز بووە ئەمانە لە جێگایەکە لەگەڵ یەکا ڕقابەتیان هەیە بەڵام لەگەڵ ڕقابەتەکانیشیانە لەگەڵ یەکا پەیوەندیشیان هەیە مەسەڵەن بۆ نمونە دژایەتیان لەگەڵ غەرب هەیە دژایەتیان لەگەڵ دنیای بە قەولی خۆیان پیان ئەڵین دارالکوفر دارالحەرب لەگەڵ ئەوانیش کێشیان هەیە بەڵام وەختی کە ئەگەیتە مەسئلەی کوردستان لەگەڵ یەکا پەیوەندیان هەیە لەگەڵ یەکا ارتباطیان هەیە و ارتباطە لە چوارچێوی ئیدۆلۆژی کە بێ بە چوارچێوێکی سازمانی منسجم و سازمانی یافتە بۆیە حکوومەت ئەگەر زۆر کات وەکو نەورۆز جێگا وەختێکە باس لە نەورۆزەکرێ باس لە شایی خەڵکەکرێ پیخۆشە ئەوانە وەکو ئەبزاری فشاری خۆی ئیسفادەیان لێکە بۆ سەرکوبی خەڵک بۆ ترسانی خەڵک بۆ حتا لەگەڵ خەڵکە بە شێوێک ڕوودەڕوە بنەوە بە سوورەتی فیزیکی ئێمە مەسەڵەن مدەتێک لەمە بەربینیمان نازانم لە کام شارەکانی کوردستان بووکە ئەو شتە پێشادیا مەسەڵەن لە شارهایەک وەکو جوانڕۆ لە خودی سەقز لە مەریوان حتا ئەو شرایطی پێشاتە کە خەڵکیان کوشتا بەخۆ حمایەتێکی دەوڵەتی لەگەڵیانە ئەگەر حمایەتێکی دەوڵەتی نەبێ هەرچە نەمانە لەگەڵ یەکات دژایەتیان هەیە بەڵام مەنافعێکی مشتەرەکیان هەیە کە ئەو مەنافعی مشتەرەکە کە دژی خەڵکە لە جێگایەکە پەیوەندیان ناتوە لە نەهایەتە متحدە بن عەلەیهی ئەو شتێک کە خەڵک گەرەکیانە جایسە نەورۆز بێ باوەڕی خەڵک بێ ئەگەر کەسێک بێت منتەقدێک کەیسە بە هەر دلیلێک لە باوەڕی ئەوان لە ئاینی ئەوان نەختکات بەڕاحەتی ڕوبەڕووی ئەبنەوە چون ئەزانن حمایەتێکی حکوومەتی لەوان هەیە کە لە مجازات مەسوونە بن چون بە ناوی ئەوەی کە ئێمە لە ئاین بە هەر حاڵ حمایەتەکەین بە شێوەیە گەرەکیانە ئەو مەشروعیەتە بگرن حتا لە لای تەبەقەی مەسەبی کوردستان بەڵام مەسئلە ئەوەیە کە کوردستان لە ذاتی خۆیە خاستگایەکی سێکۆلاری هەیە حتا تەبەقەی مەسەبی کوردستان هەمیشە میانە ڕۆ بووە هیچ وەخت وەکو شیعە لە ئێرانە تۆندرۆ نەبووە هیچ وەخت وەکو سونی لە کشوەرەکانی کە فەرزەن وەکو مەسەلەن بۆ نمونە عەرەبستانیا مصر تۆندرۆ نەبووە بەڵام ئیسفادەکەن لە گروپهای پرسیارەکەم لە مەسەلەی ژنان بوو ئەگەر زەحمەت نەبێ بە کورتی لەسەر دەوری ژنان قسە بکەین جا دوایی بینەوە لەسەر مەسئلەی ژنان بۆ دلیلە ژنان ئیمساڵ نەخشێکی زۆرتریان بوو ژنان من هەمووی ئەوانە بە شێوەیەک پەیوەندامۆ لەگەڵ بزوتنەوەی ژینا بباشن ژنان لە بزوتنەوەی ژینا ڕەنگێکی زۆر پڕەنگ بوو نەخشیان زۆر پڕەنگ بوو بەڵام پیان بوو کە ئەو نەخشە تەواو نەبووە ئەوەی کە ئێمە ئەیبینین لە نەورۆزی ئیمساڵە حتا ژنان بە لباسی پیاوانەوە بە کەوا پاتۆڵی پیاوانەکە نەمادی خەباتە نەمادی ڕزگاری خوازیە حوزور پەیاکەن گەنجەکان حوزور پەیاکەن گەرەکیانە بڵێن کە ئەو بزوتنەوە لەبەی نەچووە حکوومەتی جمهوری ئیسلامی دژی چییە؟ دژی شاییە دژی خۆشیە دژی ئەوەیە کە ئینسان
خۆی بە مەیلی خۆی لباسی خۆی انتخاب کە ئینسان بە مەیلی خۆی مرۆڤ بە مەیلی خۆی ڕفتاری خۆی هەڵبژێرێ. بۆ کۆماری ئیسلامی زۆر مهمە کە ئینسانەکانی یەک ڕەنگکە، یەک دەستکە، یەک فکرکە، متحد الشکل و متحد الفکریان کە بۆ زۆریشی هەڵدا کە لە کوردستانەوە شتێ اتفاقەوێ، بەڵام نەیتوانی. بەڵام ژنان دێن چیەکەن؟ ژنان دقیقاً دژی ئەو سیاسەتانە دێن عەمەڵەکەن. یعنی هەر هەڵپەڕکێک، هەر سەرچۆپیەک، هەر ڕەشبەڵەکێکە لە کوردستانە کردێت لە ئەسڵا ئەوە دژایەتێکە لەگەڵ حکوومەت. من پێم وایە تەواوی ئەو مەراسمانەی کە ئیمساڵ لە نقطە بە نقطەی کوردستان بەرگوزار کرا، ژنان نەخشێکی زۆریان بوو، هەر کام لەمانە بۆ خۆیان دژایەتیەکە دژی حکوومەت. وە ژنانن بەو ڕووسەریانەی کە لە سەریان لایەن بردا، ژنانن بەو ڕووسەریانەی کە کردیانە بەسەر چۆپی، نیشانی ئان کە ئەو بزوتنەوە لە ناو کوردستانە حداقل وەکو کارێکی مەدەنی، وەکو کارێکی کولتوری هێشتا هەیە و ئەو دژایەتی بەوە نیشانە. بەگەنە من ئەرسانم کرد ژنان لە کوردستانە لە بیریان نەچوەتەوە، باقان لە کوردستانە خەڵکەوەیان لە بیر نەچوەتەوە کە زۆر لە خانەوادەکان ئیمساڵ داختارن. بەڵام وەختێک کە من لە یەکێک لە فیلمەکان بینیم دایک یەکێک لە شەهیدەکان، نازانم دقیقاً کامیان بوو، ژنێکی پیر بوو، هەڵەپەڕا یەکێک لەو جوانانەی کە پێم با بوو دایک یەکێک لەو چوار کوڕە بوو کە ئێدام کرا، ئەگەریشت بانەکەم نازانم دایکی کامیان بوو، هەڵەپەڕا. ئەو هەڵپەڕکێ نەمادا، ئەو هەڵپەڕکێ معنایەکی سیاسی هەیە، ئەو هەڵپەڕکێ پەیامێکی سیاسی هەم بۆ کۆماری ئیسلامی هەیە، هەم بۆ خەڵک هەیە. بە خۆشی ژنە، خۆشی لەو کۆمەلگایەوە ژنانیش لەگەڵی هاوڕێن بە چەندێک ئەو احترامە زۆر ئەبێت و چەندێک ئەو ئینسجام و اتحاد و یەکگرتوویە لێرە زۆر ئەبێت. ژنان خەریکە ئەو خەباتە بە شێوەیەکی کە ئەبنە پێشەوە. زۆر سپاس. کاک هەمە باسی مەسەلەی کوردستان کرا لەگەڵ نەورۆزە. ئایا چەندێک دەوری هەیە بەڕاستی؟ ئایا مەسەڵەن ئەو کێشەی نەتەوایەتیە لە کوردستان چەندێک تەئسیری هەیە؟ خۆ باسمان کرد نەورۆز لە 9 یا 11 بە هەوریەوە وڵاتە ئەگیرێت، بەڵام جیاوازیەکەی هەر مەربوتیش بە شۆڕشیکی ناو نیە، هەر جیاوازی تری بووە. چەندێک نەورۆز ڕێگایە بووە بۆ ئەوەی کە ئەو داخوازی نەتەوایەتی و هەموو ئەو هەڵاواردانەوە بەرامبەر بە گەلی کوردکراون لەو ڕێگەوە باس بکرێت و بێتە مەیدان. کاک مەهیە، من شتەیە کە دیومە دەڵێن 3000 ساڵە نەورۆز جەژن ئەگیریە لە ناوچەکە، 3000 ساڵە. بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین لەم دەورانە، حەدیقەن لەم یەک قەرنە، لەم 100 ساڵەی کە ئێمە تیا ژیاوین و یا تعقیبی ئەەکەین و یا زۆرتر ئاگدارین بە نسبەتی ئەو مێژووە، ئەگەر ئێوە بێنە سەر ئەدەبیات، باشە ئەدەبیاتی کوردی، ئەگەر بێنە سەر موزیکی کوردی، ئەگەر بێنە سەر فۆلکلۆر، داستان، بەیتەکان، حەیرانەکان، هەموو ئەوانە نەورۆز لە شوێنێکی ترایە. مەسەلەن وەختێ مەموزینی خانی ئەخوێنیتەوە، چ باسێکە لەسەر مەسەلەی نەورۆز؟ وەختێک ماشای ئەو مێژوواکەی چفت و بەستێک هەیە لە بینی خەڵکی کورد و نەورۆزە، بەشێکی بەهۆی جوغرافیای ناوچەکۆیە، ناوچەیەکی جوانی شاخاوی پڕئاوی کە لە کاتێکە لە وەرزێکە زمسان بەرەو کۆتایی ئەڕوا و هەموو ئەو پەلەوەرانە ئەگەڕێنەوە، هەموو ئەو وڵاتە ئەبێتە گوڵ و گوڵزار. ئەم هیوا بە ژیان، ئەم بوژانەوەی ژیان بە نەوعێکیش بوژانەوەی هیوا و ئاواتەکانی خەڵکی کوردستان بووە. هەرچیەک ئێمە هاتوینەتە پێشترێ وەکو پێناسەیەکی لێ هاتووە. دیارە نەورۆز تاقە پێناسەی خەڵکی کورد نییە و تەنها پێناسە نییە بۆ خەڵکی کورد، خەڵکێکیانێکی تریش هەن کە نەورۆز جەژن ئەگرن. بەڵام بەو ڕەنگینیە و بەو بەرینیە و بەو بە ئیسلاح گوستەردەگی و پان و بەرینیە ئێمە کەمتر شاهدین. ئەلان مەسەلەن وەختێ تۆ تماشای ئێران بکەیت، هەر بۆ نمونە تماشای ئێران بکەیت، بەشە جۆرا و جۆرەکانی لە شوێنێکە ئەگەر دەوڵەت دەسەڵاتی بێ پێشی پێ بگرێ کارم بەوە نییە. بەڵام ئەو مەراسمی نەورۆزیە ئەو ڕەنگەی نییە، زیاتر بۆنەهایەکی بنەماڵەیین یا مەسەلەن هی گەڕەکێکن، کەمتر دێت ئاوا بچێتە ناو تاپکی ناو دەرونی تاکەتاکی ملەتێکە لە کوردستان ئێمە ئەیبینین. و ئەمە پەیامێکە بۆ ناو خۆی، بۆ خەڵکەکە کە یەکانگیرەکە، اتحادێکی بەرین. مەسەلەن تۆ تماشایەکەی لە 4
پارێزگار بەسەدەن لە هەموو 4 وڵاتە بە وجودێرێکە کوردی تایە لە کوردەکانی دەروی وڵات لە شوێنەکانی تر لەلایەکیشەوە باس لە شناسەیەکەکە ئێمە خەڵکێکین ئێمە فەرهەنگێکمان هەیە ئێمە زوانێکمان هەیە ئێمە جلوبەرگێکمان هەیە ئێمە موزیکێکمان هەیە ئێمە مێژوویەکمان هەیە و ئێمە مافێکیشمان هەیە کە زەوت کراوە جا ئێستا دەسەڵاتە زەوتی ئەکا یا و ئۆپۆزیسیۆنی مەزهەبیەیە کە هەر کامێکیشی سەریان بە وڵاتێکی داگیرکەری کوردستانەوە بەسراوە یعنی ئەو سەلەفیە کە دژیەتی هەر تەنها بیر و باوەڕ نییە سەریان بە وڵاتێکەوەیە لە وڵاتێکەوە مەسەلەن ئێوە لە باشوورە وەختی تماشایەکەن ئەوە جەژنی سەرپۆش ئەگرن پارەی ئەو سەرپۆشە لەکوێوە دێ بۆ ژنان محەجەبە بکەن هەر ئانی خۆی کۆماری ئیسلامی بە پێی ڕیش و بە پێی محەجەبە پوڵی بە پارەی بە خەڵکی باشوور ئەداکە لە ماڵەکانە ئەوە زۆر بێت تەنها بیر و باوەڕ نەبوو جا ئەوە کۆتای کەمەوە نەورۆز جەشنێکە بۆنەیەکی ملی خەڵکی کوردستانە بۆنەیەکی نەتەوایەتی خەڵکی کوردستانە و سیاسیە و خەڵکێکە ێژێ من هەم بمبینن بەم ڕەنگانەوە بەم هەڵپەڕینەوە بەم موزیکەمەوە بەم شادیەمەوە بەم تێکڵایەنەوە و بە تایبەت بەم ئەرزشانەی کە هەمە ئەرزشی من بەرابەری ژن و پیاوە تێکڵاوی ژن و پیاوە ئاپارتایدی جنسی نییە ئەرزشی من عەزاداری نییە شاییە ئەرزشی من خۆشیە ئەرزشی من تێکڵاوی هەموو ئەو جنەرەیشن و نەسڵانەیە لە پیرەوە تاکونێ گەنج لە مناڵەوە لە جۆغرافیایەکی وەسیعە مەسەب نەقشیتیانیە دین نەقشیتیانیە ئیدۆلۆژی نەقشیتیانیە چین نەقشیتیانیە تەبەقەت نەقشی بە پانایی خەریکە ئەیگرێژە من بناسن من واحدێکم من خەڵکێکم من مافێکم هەیە مافەکەم داگیر کراوە و چۆن نەورۆز سەرەکەوێ بەسەر سەرما یا شایی سەرەکەوێ بەسەر ناخۆشیە منیش ڕۆژێک بە مافەکانی خۆمەگەم بە باوەڕی من هێز وەرەگرێ لەو یەکبوونە لەو شادیە و لەو شەبەکە وەسیعە کاک مەحیا کە بۆ نەورۆز دروستە بێت ئەگەر ئێمە تماشایەکی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەین من بەوە کۆتایی بێرم دوو خۆشکی دوو قلوو بە ئیسڵاح الان من ئەمڕۆ تماشام کرد 10 ملیۆن کەس دیوێتی کە هەڵە پەڕن پێکەوەوانە جلوبەرگی کوردی پیاوانەشیان کردە زۆری جوانن زۆری شیرینن وانە ئەمە پەیامێکە وەختێک لەو وسعەتە لەو ماوە کورتا بڵاوە بێتەوە لێنا خانم ئێمە کە بینە سەر وەزعیەتی سیاسی و کە دینە سەر وەزعیەتی سیاسی باسی وەزعیەتی ئابووریش ئەکەین ئەتوانم بڵێم بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی وەسکی ژیانی خەڵک هەتا ڕۆژ بە ڕۆژ خراپتر و خراپتر بووە ئێستا کە بینین زۆر خراپتر بووە جیالەوە کە قەیرانێکی ئابووری هەیە قیمەتەکان چوونەتە سەرەوە و خەڵک توانایی کڕینی نییە هەموو شتێک گران بووە بەڵام بینین ئەو جۆش و خڕۆشەی لەناو خەڵکا بینین ئەم جەژنانەوە ئەم بۆنانە کە گیراوە لە باری سیاسیەوە چەندێک ئەتوانین بڵێن تأثیر دانێک یا لەخەر ئەمە شەر هەنگاوێک ئەمە شەر خشتێک ئەدرێت سەر خشتەکانی شۆڕشی ژینە چەندێک ئەکرێت لە باری سیاسی و ئابووریەوە خەڵک لەو وەزعیەتی ناخۆشی ژیانی خۆیان بگذەرن بەڵام هەوڵ بدەن شۆڕشی ژینە بەو شێوەیە ببەنە پێشەوە من پێم وایە بەڕاستی وا فکرەکەمەوە کە ئەگەر خەڵک بە شێوەیەک شادن ئەگەر خەڵک لە نەورۆزە حوزوریان هەیە حوزوری ئەوان ئیعترازە من زۆرتر لەو ڕوانگە چاوی لێکەم کە حوزوری ئەوان ئیعترازە بەڵێ خەڵک نیازیان بە شایی هەیە نیازیان بە خۆشی هەیە نیازیان بە هەڵپەڵکی هەیە نیازیان بۆ کولتورە شادە هەیە کە لە خودی کوردستانە هەمیشە وجودی بووە بەڵام لە بەرابەریە لە پارادۆکسی ئەوە ئێمە بە قۆلی خۆتان وتان کێشەی ئابووری مشکڵاتی ئابووری بە تایبەت ئەبینین لەسەر خەڵک بە تایبەت تەبەقەی چینی ژێردەست کە زۆر ئەو شتە لە ناویانە لە بەرچاوە ڕوونەوە حتا بۆ ژیانی ئەوەڵگەیان مانەتەوە ئەوە مەسئلەیە بەڵام لەو پارادۆکسایە کە خەڵک بە نەزەری من ژیانیان انتخاب کرد هەباتە کاکەمە دروست ئاماژەیان پێکرد ژیانیان انتخاب کرد یعنی لە پارادۆکسی ئەو خەفەتە ئەو کەمبود و ئەو مشکڵاتی کە بووە هەم لەباری ئابووری هەم لەباری سیاسی و کەپارەکە بەرحاڵ بزوتنەوەی ژینا هەرچەندێک ئومیدیشی بە دڵی خەڵکدا بەڵام بەهۆی ئەو کارەساتی کوژرانی و خەڵکۆ زیندانیکردن و شکنجەکردنە بۆ خۆشی ناڕەحەتی لە دڵی خەڵکا ئیجاد کرد بەڵام خەڵک بەپێ ئەوە حتا ئەو
ئەو شادیە کە لە نەورۆزان نیشانی ئەن هەم حرەکەتێکی ئێعترازیە نیشانی ئەن و هەم گەرەکیانە بڵێن ژیان هەیە بە گەرەکیانە بڵێن ئومیدیان بە داهاتوو هەیەەوە ئەو داهاتووە ئەو داهاتووەیە کە ئەوان ینی محڕکی ئەوانە بۆ ئەوەی کە حرەکەت بکەنجاو حرەکەتە وەکو ڕفتارێکی نەمادینی جەمعی وەکوی کە خەڵک دێنە دەرۆ دێنە ناو شەقامەکان خەڵکەشنە ناو تەبێعەتەشنە ناو ژینگەوە خۆشی خۆیان دەرەبڕن خەڵگەرێکیانە ئەو شتە بڵێن و ئەوەیش پەیامێکە هەم بۆ خۆیان هەم بۆ حکوومەت کە حتا تەواوی ئەو کێشە مشکلاتە ناتوانێت ئێمە بە شێوێک لە پادەربێنێ نابێ بەوەی کە ئێمە ئەو هەموو خەفەتی کە گشتمان هەمانە ئەسیرمان کات و دژی تۆ نەینە دەرەوە بۆیە منەڵێم و حرەکەتە کامڵن حرەکەتێکی سیاسیە کامڵن منسەجەمە بەڵام ئەنسەجامەکەی بەو واتەیە کە خەڵک بۆ خۆیان جامعی مەدەنی کوردستان و خەریکە منسەجەمیکەن ئەڵبەتە فقط هەتا خەڵکی کوردستانیش نییە ئێمە بینی کەم شتێک شوێتە ناو شارەکانی تر چۆتە ناو شارە فارسەکاندا ناو شێعەکان کە زۆریشیان مەسەڵەن زۆر متعەسبونی تر کۆمەڵێکێک لە متعەسبترین و مەسەبیترین شارهای ئێرانە کەم و بیش دەبێت بە شێوەی چوارشەممە سووری ینی ئەو ئێعترازیتە شکڵێکی عمومی پیا کردە بەڵام لە کوردستانە منسەجەمە لە کوردستانە زۆرتر لە بەرچاوە ینی حکوومەت ئەگەر توانایی ئەوەی نییە کە لەباری ئابووری و ژیانی خەڵک تەغییربات یا گەرەکی نابێ ژیانی خەڵک تەغییربات خەڵک ئەو شتە ئەزانن و ڕوبەڕووی ئەبێسن ینی هەر حرەکەتێک کە ئەنجامەگیرێ هەر بەستڵا اتحادێکی خەڵک لە هەر نقطەیەک لە کوردستانی بینی لە هەر شارێکی لە هەر شارۆچکێکی لە هەر دێهاتێکی لە منتەقێکی کە بینین مطمئن حرەکەتێکی سیاسیە و ئێعترازێکی سیاسی زۆر کەسێژن باشە نەتیجەکەی چییە بێ ئێمە ئەگەر قایل بە نەتیجە ینی نەتیجەگەرا چاو لە باسەکە بکەین نەتیجەکەی لە ڕۆژی ترا لە وەختێکا کە بێستڵا ئەم ڕۆژی تنگانی خەڵکە دێتە دەست وەکو ئەو شتێکە وەکو حتا زلزلەیەکە مەسەڵەن لە کرماشانە پێشاتێمە و هاوبەستگی اجتماعیە بینین وەکو ئەو ئێعتسابانەی ئەو ئێعتسابانەی کە لە کوردستان ئەنجامگیریا وەکو کوژرانی ئەو چەند کوهنەوەردەکە بینیمان لە نەغەدا لە شارەکانی کوردستانە خەڵک بێکم متحد بوون ئەو اتحادە تەمرینەکەن بۆ ڕۆژێکە نیازیان بە حرەکەتی سیاسی هەیە من پێم وایە ئەوە تەمرینێکە بۆ اتحادێکی کە بۆ حرەکەتێکی کە حرەکەتێکی سیاسی منسەجم بە نەتیجەگەرا با فکرەکەم هەر بۆ جۆرە کاک هەمە لێلاخان ئیشارەی پێ کرد ئەمە حرەکەتێکی سیاسیە و بەمەی شۆ ناتوانین ئێمە گرێ بدێنەوە ئەبینین ئەو هەڵبژاردنانەی کۆماری ئیسلامی لە زۆر شوێن ئەلبەتە مەوردیش بووە کە خەڵک بەشداریان کردەوی شەر جەنبەی سیاسی بووە بەشداریکردنەکەیان بەڵام لە زۆر شوێن بایکۆت کراوە و لەلایەکی ترەوە بینین پێش لە ئەو جەژنانی نەورۆزوانە ڕۆژی لیباسی کوردی بزانە بچ شێوەیەک ئێمە لە شاری سنە لە دەربە شارەکان خەڵکە و ڕۆژە هەر دیسان پیرۆزەکەن شتێکی وها زۆر سیر و عجایب نییە لیباسی کوردی بەڵام دیارە ئەوەی شریعەترازەکە هەموو ئەمانە چەندە پەیوەندیان هەیە پێکەوە ئەگەر هەر دیسان بینە سەر و باسەوە لەیلاخانێکا لەباری سیاسیەوە بەنسبەت کۆمەڵگای کوردستان و چەندە تەئسیری هەیە بۆ پێشبردننی شۆڕشی ژینە من پێم وایە پەیوەندیان هەیە بە خااتری ئەوە وەختێ وەکو خەڵکی کورد تماشایکەن وڵاتەکەی داگیر کراوە ژغالگەریەکی مشخص هەیە هەرێکێتی هەموو سەرمایەی مەسەلەن ژێر عەرزی هەموو معادنی هەموو شتەکانی ببات لەسەر عەرز هەچیەکی بیبا لەباری کولتوری و تێکی بدات یعنی لەباری نەریت و هەر شتێکی هەیەوانە ئەوەیە لە جلوبەرگیەوە بیگرە هەتاکونێ بیرروڕای هەتاکونێ مەراسمەهەیە تاکونێ نەورۆزی تا هەر شتێکی تا زوانەکەی گرنگتر لە هەموو شتێک مەسلەی زوانەکەی تێک بە باوەڕ بەخۆی تێک بە یا پێژێت تۆ ئومەتی ئیسلامی یا پێ بە شێوەیەکی تر پێڵێت تۆ فەرقت چیە تۆ هەر ئینسانیت جیاوازیەکەت نییەوەوانە دیارە جیاوازی نییە وەکو ئینسان بەڵام وەکو ماف لە ناوچەیەکە هەر لەو مەسلەی لباسە کە ئیشارەتان لێوە فەرموو باشە ئێمە مەسەلەن لە پاکستانە بینین لباسی خۆیان هەیە لە هند لباسی خۆیان هەیە لە ئەفریقا لباسی خۆیان هەیە لە ئەفریقا جلوبەرگی خۆیان هەیە بێ بۆ ئاسیای جنوبی شەرقیە هەروایە بچۆ بۆ ئەمریکای لاتین بەشێکی هەروایە بەڵام وەختێ دێتە سەر شوێنێک تایبەتی قاچاقی ئەکا ێژێمەی کە ژێ هەروە ناتوانانی بە زوانی کوردی قسە بکەی بە جلوبەرگی کوردیشەوە مێ سەرکارەکەت
مەچۆ سەرکارەکەت مەچۆ دانیشگا مەچۆ خوێندگا مەچۆ ئەوە سەنگەرێکە بۆی تەنها مەسلەی جلوبەرگ و پارچەیەک نییە ئایا کۆت و شەڕواڵە یا ئەوە هێرشێکیان کردووەتە سەری و ئەویش هەرێکێتی لە هەموو شوێنێک ئەو هێرشتانە بربەست باتەوە یەکێکی هەر ئەو مەسلەی جلوبەرگی کوردیەیە ئەویشە هەر سیاسیە یعنی وەختێک تۆ تماشاکەی ئەم حرەکەتانە بتەوێ و نەتەوێ بەهۆی ئەم فەزا ئیستبدادیەوە بەهۆی ئەم دیکتاتۆریە ڕەشەوە بەهۆی ئەم سەرکوت و داپلۆسانەوە ئەبێتە سیاسی ئەوە لەلایەکەوە لەلایەک تۆ ئیدئۆلۆژی هایەکەیە جاچە ئیسلامی چه غێری ئیسلامی هەرەکێتی تۆ مەحکاتۆ تۆ بڵێ تۆ نیت تۆ هیچ پێناسەیەکت نییە تۆش وەکو من وایت تۆش مسلمانی تۆش نازانم فلانی تۆش فلانی ئەوەیە ئەو ئەبینێ وانە ئەو ئەبینێ ئەو حقوقی نییە ئەو بەرابەریەی نییە ئەو ئازادیەی نییە لە هەموو شتێک کەڵ گۆرەگرێ ئەگەر شاخەوانێکە فەوتی کردووە گیانیان لەدەستداوە ئەگەر نەورۆزە ئەگەر کۆڵبەرە ئەگەر لافاوە ئەگەر کێشەیەکی جۆراوجۆری بە ئێسلا ژینگەیە جەنگەڵێک ئاورتێ بەردراوە هەموو ئەمانە باتۆ سەر ئەوە کە بڵێ ئەمن داوای مافی خۆمەکەم تۆش بە ڕسمیەتی ناناسی ئێمە تاکونێ گەیشتن بە ئاواتەکانمان خەباتەکەین بەڵام خەباتی ئەم خەڵکە خەباتێکی زۆر ڕەنگینە هەروەکو ئەو جلوبەرگەکە ئیبینی ڕەنگینە لە ژینگا هەیە لە ئەدەبیاتە هەیە لە هونەرە هەیە لە کاری سیاسی هەیە لە کاری حزبایەتیە هەیە لە سینما هەیە لە داستانە هەیە لە بۆنەکانە هەیە لە هەموو شتێکە ئەیکات ئەو خەباتەیە کاکە بەڵکو چون بە هەموو شێوەیەکیش ئەوان هێرشەکە لەسەری هەر یەکلا نییە هەر بۆ زوانەکەی نییە هەر بۆ فەرهەنگەکەی نییە هەر بۆ معدنەکەی نییە هەر بۆ تێکدانی شیرازەی ژیانەکەی نییە ئەوەیە ئەو خەڵکە ئەگەر کورتی کەمەوەیە کە هەموو ئەمانە سیاسیە وەکو بەنی تەزبیحێک بە ناویە ئەڕوا وەسلیەکە هەرو شتێک کە دکتۆر لەیلا بە دروستی اشارەی پێکرد ئەمە وەکو تەمرینێکیشە تەمرینێکی دموکراسیە تەمرینێکی خۆڕێخستنە تەمرینێکی ئەم شەبەکە های گەورەیە تەمرینێکی ئەوەیە لە یەک فێر بن لە یەک فێر بن کە چۆنی بەجێ بن چۆن ئەمنیەتی ئێوە تەوەجە فەرمونون مەسەلەن مەراسمێک کە چەند 10,000 کەس بەشداریەکە و زۆر کەس دژین لە حکوومەتە و لە ناو سەلەفیەکانە تەنها ئەمنیەتەکەی بپارێزیت احتیاجی بە شتێکی یەکجار زۆرە تەنها بتوانی لەباری بە ئێسلا سرویسی بێداشتیەوە ئەوەی کە ڕۆژانە باسیەکەن بتوانی ئەمە تەمینکەی بۆ دەیان 1000 کەس ئەمانە تەمرینێکە کە خەڵک ئەیکا بۆ ئەوەی کە ڕۆژێک بەدەسەڵاتگەی بتوانێت وڵاتەکەی خۆی ئیدارەکات. سپاس کاتم زۆرم نەماوە پێم خۆشە دوکتان بەم پرسیاری ئەخیرە جواب بدەنەوە ئەوەی وا دیمانە کۆماری ئیسلامی نەیتوانی و بۆ شێوەی وە بەرامبەر بەو جەژنی نەورۆزانە حتا لە جەرایانی چوارشەممە سووریشا لە جوانڕۆ نەبێت و یەک دوو شوێن نەبێت کە هاتن بەرامبەر بە ئەوانێ وا جەژنی چوارشەممە سووریان نەگرت ڕاوەستان و تەقەشتی وایان کردووە لە زۆربەی شوێنەکان تاڵانە جەمهوری ئیسلامی تقریبەن بێدەنگ بووە پێتان وایە ئەوە هێشتا نەورۆزیش ڕۆژی نەورۆز هێشتا دەستی پێ نەکردو ئێمە بەرەو پیرەکەیەتی پێتان وایە کادانەوەی دەوڵەت بەرامبەر بەم جەژنانە چۆنە بێ ئایا ئەمە نوعێکە بە نوعێکە پاشەکشێ بکات بێدەنگ بێت دیگەڕی خەڵک بیبەنە پێشەوە یان خێت دیسان هەرە و ئامرازی سەرکوتە بەدەستەواگرێت لێلا خانم ئێوە ئەگەرەکرێ بە کورتی فەرمونون جادوایی کە هەمێش ئەگەر زەحمەت لەشارەوە من پێم وایە جمهوری ئیسلامی لە بزوتنەوەی ژینا دەرسێکی کرد حداقل لە کوردستانە پێم وایە دەرسێکی کرد ئەوەی شەوەیە کە زۆر بە کوردی زۆر سادە ناوێرێ بە خەڵک لە کوردستانە زۆر حداقل لەو باروکاری بە خەڵک لە کوردستان بێ چون زۆر جالبە من لەبیر من نەمایندەی وەلی فەقی لە جێگای کە ئێشارەی کردبووی و ئاتش بە اختیارەکە ئێمە لە ئێران نتوانین بەکاری ببین لە کوردستانە جوان ناتوە بە دروستیش باش زانی بووە دروست ئاگاهانە و شتەی بوو ئەزانێ لە کوردستانە شتە جوان ناتوە ئەزانێ هەر حرەکەتێکی کە بتوانێت قینی خەڵک هەڵسێنێ یعنی ڕەفتارێکی باکوونشێکی خەڵکی بێت ئەتوانێت زۆر بە زەرەری تەواو بێت بۆیە بە ئاگاهی و بە احتیاط و حرەکەتەکە چون ئەزانێ کە ئیمکانی هەیە کە ئەگەر لە جێگایەکە فەرزەن دەست بۆ ئەسلحە ببانەوەی کە گەرەکی نەبێ
نەوەی کە نەیشتوانێ باس لەسەرەوەی کە ئەترسێگە لەو کارەکە چەندێک دووبارە کوردستان بێتەوە بە ئەو بزوتنەوە یا ئەو پۆتانسیەلی کە لە ناوی خۆیان هەیەی کوردستان دووبارە هەڵسێتەوە بۆیە بۆ ئەوەی کە خۆی دووچاری ئەو کێشە و ئەو قەیرانە نەکات بە قەولی فارسەڵە نەجد دەندان بەرجەگەر میگوزاری دقیقاً هەرەوەی ئەڵێ با من حەداقل بێڵم ئەو نەورۆزە هەروە بڕوا با خەڵک بێنە ناو خیابانەکان بچنە شەقام بچنە ناو ژینگە هەڵپەڕن با خەڵک شایکەن بەڵام من حرەکەتێکم نەبێت چونەگەر ئەگەر قەرار بێ منی حکوومەت حرەکەتێکم تازێتی بۆم کۆ ناکرێتەوە یعنی لە ترسیەتی بەڕاستی لە ترسیەتی ئەگەر لە جێگایەکیش بەزاهر بەرێ یەک کارەکان لە دوایە دێت زۆربەی ئەو خەڵکە بازارشەکە فعالانی مەدەنی ئەوانەی کە لەو سازماندەهی ئەو مەراسما حوزوریان بووە هەروە کە چەند ساڵ لەمەوبەر لە سەردەشتی شارۆکاری کرد تێدادێکیان بازداشتەکە بە دەلایلێکی جیاواز و مختلف و بەناوهاو بە بەهانەهای مختلف ئەگەرێکێتی بەو شێوە کۆنتترۆلیکە بەڵام بەگشتی ناتوانێت ئەو کۆنتترۆلە حداخل لە کوردستانە ئەنجامات چون بەڕاستیە ترسێ لەو کۆنتترۆل کاک هەما ئایا پێتان وایە ئێوە شەرە و نەزەرتان هەیە کە کۆماری ئیسلامیتان داجەیەک مەحافزەکارە و ناوێت زۆر خۆی تێوەربدات و یاکو نەخێر بەنەوەیەک ئەوێت ڕێگەیەکی تر بکات هەروە لەو چەند ڕۆژەی ئەخیرا بینیمان تعدادێ لە ئەڵسوڕاوانی سیاسی و فەرهەنگی و ئالەوانێشی ئیسە بە بەهانای جۆرە جۆری مەرەخەسی وەکوون بۆ نەخۆشینوانە ئازاد کردو لە زندان ئایا واقعاً ئەوێ بەنەوەیەک مەیدانێک بکاتەوە بۆ ئەوەی بەر بە شۆڕشەکە بگرێەوە تاکتیکەکەی بگۆڕێت من پێم وابێ کۆماری ئیسلامی حدیقە لەو دەسەڵاتە یەکدەست نییە ئێستا لە رابطە لەگەڵ بەرخورد بەم مەسەلەی خەڵکە جاچ نەورۆز بێ مەسەلا هەم نمونەی ئەو خانمەکە لە قوم شیری بە مناڵەکەیەدا یا مناڵەکەی بوو ئەو مەلا بەو شێوە ڕەزیلانە بە ئێسڵات چوو فیلمی لێگرتووانە هەرە لەعان بەشێکی ناو خۆشیانە ڕێ مەسەلەن یا شەرعی نەبوو یا نابووە ئەو کارێک کردایە ئەگەر ئەوە بێریتە کوردستان لە مقیاسێکا کە دەیان هزار کەس و سەدان هزار کەس ئامادەن کاریان کردووە بۆ ئەو مەراسمانە هەرێکیانە بەشدار بن جلوبەرگیان تەهیە کردووە موزیکیان تەهیە کردووە ئەم سیستمی دەنگ و شتیان بردووە سیستمی فیلمبەرداریان بردە درۆنیان ئامادە کردە بۆ فیلمبەرداری هەموو یعنی ئامادەکاریەکی گەورەی بۆ کراوەوانە هەرێکی نییە بە ئاسانی لە مقابڵی خەڵکێکی وەسیعی وا قرار بگرێت بەڵام هەرو شتێک کە دکتۆر لەیلاش درستی باسی کرد ئەو کارێکە کاکە ڕێبەرانی ئەم جەریاناتە شناسایی کات و بیان گرێەوەوانە لە کاتی خۆیان بزانێ کێن ئەم مەراسمانە ڕێیەقا مەسەلەکە ئەوەیە ئەو بەدڵی نییە بەڵام جاری وایە ناچارە بۆ ماوەیەک عقبنشینی کا پاشەکشێکە بەڵکو بتوانێت هەلێکی گیرکەوێ بەسەلەن هێرش بکاتەوە بەڵام ئەگەر ئەم خەڵکە لەم تجاربە کەڵک وەرگرن و پێکەوە ارتباطەکە وەسیع بێ شەبەکەکە وەسیع بێ نەتوەرکەکە وەسیع بێ و بیبەنە دەروی کوردستانیش تەنها لە کوردستان نەمێنێ الان مەسەلەن سرودی کوردی یا گۆرانی کوردی یا موزیکی کوردی لە زۆر شوێنی ئێرانیش ئەیخەنە سەر و ئەبینیت جایسە کوردەکانی مقیمی تاران بن بە ئیسڵاگا شوێنەکانی تر ئێمە بتوانین هەرچی لە ناو کوردستانە و لە بەشەکانی جۆراجۆری کوردستانە یەکانگیریەکی زیاتر بێ و کوردستان لەگەڵ دەرەوە هێزێکی زیاتری بێ ئیمکانی سەرکوتی جمهوری ئیسلامی لە دواتریش سەخترە بێ دشوارترە بێ زۆر سپاس بۆ بەشداری هەردوو بەڕێز لێلا خانم پسپۆڕی دکتۆرای پسپۆڕی زانستی سیاسیەکان و کاک هەمەی خاکی ڕۆژناوان و شۆڕەکاری سیاسی بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا هەر لەیرەوە پیرۆزبایی نۆرۆز بە ئێوەی عزیز ئەڵێم و هەر لەیرەشەوە پیرۆزبایی یەکەم لە هەموو خەڵکی کوردستان ببوونی هاتینی نەورۆزەوەی وادارم نەورۆزی ئەو ساڵ ساڵێکی پڕ لە سەرکەوتن بێ بۆ هەموو لایەک زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاستانە زۆر سپاس بڵێ ئازیزان بەو جۆرە هەتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم